بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت ئێوارەتان باش بینەراز و خۆشەویستەکانی شەشە جوانەکەی پێم سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت و ئەم کاتە و گەشت کاتێکتان باش خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک ئەمڕۆ ئێوارەش هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بەڕێزان هەر ئەڵقە و باس لە تەوەرێک دەکەین و ئێوەی ئازیز و خۆشەویست لەسەر هەر تەوەرێک تەلەفۆن دەکەن و سەرنج و تێبینەکانی خۆتان لەسەر ئەم بابەتە دەڵێن تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک بۆچی پێویستە هاوکاری کەناڵی پەیام و بانگەواز بکرێت وەک دیارە کە لە هەفتەی ڕابردوودا تۆڕی میدیای کۆمەڵ هەڵمەتێکی کۆکردنەوەی پاڵپشتی مادی بۆ کەناڵەکە ڕاگەاندووە لە ڕێگەی بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵەوە ئەمە ڕاگەیەندرا بۆ پێیکە لە ئێستادا فشارێکی دارایی زۆر لەسەر تۆڕی میدیای کۆمەڵ هەیە لە دوای ئەم قەیرانە دارایی کە لە 4 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان سەرجەم سێکتەرە حکومیەکانی گرتەوە ئەمە وای کرد وەکو جاری جاران پشکی حەزبەکان لە بودجەی هەرێمی کوردستان کە پێشتر وەک باز دەکرا بەسەریاندا دابەش دەکرا ئەم پشکە لە هێز و حەزبە سیاسیەکان ببڕدرێت و ئەمە وای کرد کە زۆربەی هێزەکان ئەو پاڵپشتی و ئەم توانە دارایی کە خۆیان هێنە تا دوا هەناسە بیخەنەگەڕ بۆ ئەوەی کە ئەم دامەزراوە و ئۆرگانانەی کە هەیەە لە ئیشوکارەکانیان بەردەوام بن کۆمەڵی ئیسلامیش تاکە کەناڵێکی تایبەت بە هەواڵ و سیاست و تاکە کەناڵێکیشی هەیە تایبەت بە بانگەوازی ئیسلامی و پەروەردە کە کەناڵی پەیام و کەناڵی بانگەوازن ئەمانە لە چوارچێوەی ئەم فشارە داراییانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا خراونەتە سەر هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان هەندێک جار باس لەوە دەکرێت کە ئەم فشارانە بە هۆی فشاری سیاسیەوە بوون و هێزە باڵەدەستەکانی هەرێمی کوردستان پشکی هێزەکانی دیکەیان بڕیەوە بۆی کە زەختێکی دارایان بخەنە سەرێ و بۆی ئاراستەی مووقیفی سیاسیان پێبگۆڕن زۆر جار لە بەرژەوەندی خۆیان بڕیار بدەن وەک بینیومانە لە چەند ساڵی ڕابردوودا هەندێک لەو هێزانە کە خۆیان تووشی ئینتیحاری خۆیان کرد خۆیان تووشی خودکوژی کرد بەهۆی ئەوەی کە ئاراستەی مووقیفی سیاسیان لەگەڵ ئاراستەی هێزە سیاسە باڵادەستەکانی هەرێمی کوردستان تێکەڵاو کردووە بەڵام تەنها لە بەرەوەی کە پاڵپشتێکی مادی کەناڵەکانی ڕاگەاندن یاخود پاڵپشتێکی دارایی حەزبەکانیان بکرێت تاوەکو ئێستا هەندێک لە حەزبەکان ئەمایان قبوڵ نەکردووە و توانیویانە لە سەرپێی خۆیان بوەستن وەک لە کادیرە باڵەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر جار دەبیسترێت لە ئاستە جیاوازەکاندا بەشێک لەم زەختە داراییەکی ئێستا کەوتوتە سەر ئەم دوو کەناڵەوە بەسەر کۆمەڵی ئیسلامی و کادرەکانی بەگشتی بەهۆی مووقیفی سیاسی بووە بەو پێی ئەوان دەڵێن تاوەکو ئێستا کۆمەڵی ئیسلامی بەرەیگەلی هەڵبژاردووە و ئەو ئۆپۆزیسیۆنە بەهێزەی کە لە 8 ساڵی ڕابردوودا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ هێزەکانی دیکە کۆمەڵی ئیسلامی شان بەشانی ئەوان هێنان وەک باز دەکرێت بەشێک لەو هێزانە ئێستا تا ڕادێک پشتیان لە داخوازەکانی گەل و هاوڵاتی و هاوڵاتی ستەم لێکراو کردووە بەڵام وەک باز دەکرێت کە کۆمەڵی ئیسلامی تاوەکو ئێستا لە بەرەی شەقامەوە لە بەرەی هاوڵاتی و خەڵکانی ستەم لێکراو و مافخراودایە ئەمە وای کردووە کە مووقیفە سیاسەکانی نەگۆڕێت و بکەوێتە ناو تەنگەژەیەکی داراییەوە لە هەفتەی ڕابردوودا کەناڵی ئاسمانی پێم و کەناڵی بانگەواز لە چوارچێوەی تۆڕی میدیای کۆمەڵ کە هەمووی بێکەوە تۆڕێکی پێکهێناوە و زەختێکی دارایی زۆری لەسرە وان کە ئەم زەختە داراییە وای کرد کە بەڕێوەبەری کەناڵەکە هەڵمەتێک بۆ پارەکۆکردنەوە لەلایەن خەڵکانی خواپێدا و خەڵکانی خێرخواز ڕابگەێنێت بۆی کە پاڵپشتی دارایی ئەم کەناڵە بکەن و هەردوو کەناڵەکان کەناڵی پەیام و بانگەوازدا نەخرێن و لە کار و خەبات و ئەم مینبەرەی کە لە خزمەتی خەڵکانی هەژار و کەم دەرامەت و خەڵکانی ستەم لێکراوی هەرێمی کوردستاندا بووە ئەم مینبەرە کەب نەکرێت و ئەم دەنگە لە ناو هاوڵاتیان و لە ناو میدیای کوردیدا بمێنێت زۆریان وتووە سەبارەت بە کەناڵی ئاسمانی پێم کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پەخشی خۆی وەشاندووە و لە
هەموو ماڵەکان کەناڵێکی ئاشنایەوە کەناڵێکی خۆشەویستە. میدیایەک بووە زۆر جار دەنگە جیاوازەکانی گواستووەتەوە، میدیایەک بووە کە زۆر جار هەموو سەرنجە جیاوازەکان دوور لە ئایدۆلۆژی دوور لە بیری تەسکی حەزبەتی و بایدیایەکی فراوان و بە بوێرانە و بە پەیامی ڕاستی وێنە وشە شتەکانی وەکو خۆی گواستوێتەوە. ئەمانە وای کردووە کە ئەم تۆڕە و ئەم کەناڵە بە تایبەت تووشی کۆمەڵێک تەنگەشەی دارایی ببێتەوە بە هۆی ئەم بابەتانەوە. بەڵێ کاک عوسمان لە حاجیەوە لەگەڵمانە. کاک عوسمان سڵاوتان لێبێت و سوپاس. سەرنجی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چییە؟ پێتان باشە کە هاوڵاتیان بۆ پاڵپشتی مادی ئامادەی خوان دەرببڕن بۆ هەرێکێک لە کەناڵەکانی ئاسمانی پێیان وە کەناڵی بانگەواز؟ کاک عوسمان بەڵێ هاوکارانم ئەگەر کاک عوسمان لەگەڵم داما بێت. هاوکارانم کاک عوسمان بەڵێ هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە کاک عوسمان پەیوەندەکەی پچراوە. تەمەنا دەکەین کە بەڕێزان بتوانێت پەیوەندی بگرێتەوە سەرنج و تێبینەکانی خۆی لەسەر تەوەری بەرنامەکە دەرببڕێت. بۆچی پێویستە کە هاوکاری کەناڵی ئاسمانی پێیام وە بانگەواز بکرێت، چونکە لە ئێستادا ئەم دوو کەناڵە لە تەنگەشەیەکی دارایی سەختدان وە بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ باس لەوە دەکات کە پێویستیان بە هاوکاری و دارایی خێرخوازان هەیە بۆی کە پاڵپشتی ئەم کەناڵە بکرێت وە دا نەخرێن وە ئەم مینبەرانەی کە بوونەتە شوێنی بڵاوکردنەوەی هەواڵە ڕاست و دروستەکانی ڕۆژ و هەروەها شیکردنەوەی ڕووداوە سیاسیە ڕاستەقینەکان کە مینبەرێکی ڕاستگۆ بۆەوە کەناڵی بانگەواز کە بووەتە هۆی بڵاوکردنەوەی یاسا و پەیوەندی کۆمەڵایەتی و ئەخلاق و ڕەوشتە بەرزەکان و بەهاکانی کۆمەڵگە تا چەند ئەمانە پێویستندا بخرێن و تا چەند پێویستە ئەمانە پاڵپشتی دارایان بکرێت بەوەی کە بەردەوام بن. کاک حەمەڕەشید لە ژاراوەوە لەگەڵمانە. کاک حەمەڕەشید سڵاوتان لەبێت. کاک حەمەڕەشید لەکوێوە لەگەڵمانە؟ کاک حەمەڕەشید لە دووسخورماتووە لەگەڵمانە. دیارە کاک حەمەڕەشیدێکی ترە. سڵاوتان لەبێت کاک حەمەڕەشید. سەرنجی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چییە؟ فەرموون. باسی برای بەڕێزم. زۆر سپاس بۆ بەڕێستان. وەڵام من پێشەگی دەستخۆشی لە کستانەکەم لە ستافانی کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز من دەستخۆشیدان یەکم خۆی گەورە خێر تامنێ بەڕاستی کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز دەورێکی زۆر جوانیان دینیوە بۆ جوانکردنی کۆمەڵگا. بەڕاستی ئێمە کەناڵی یانێ کەناڵە دینی چیان لە ئەخلاقی کچ و کوڕەکانمان کردە، یعنی حەزمان کە ناو کەناڵە بێرم بۆ کەناڵەکە نەبرشتیان دێ کەناڵە حیای کوڕ و کچەکانمان بردە، یعنی تەنانەت تێن ناخەڵک سکایەتی بە خەڵکەکەن، یعنی سکایەتی ناتیمە 20,000 دەنە خەڵک ناو سەڕە بۆمان 20,000 دەنە خەڵک ئەڵێ نازانم چی بکە، یعنی سکایەتی بە خەڵکەن. من برای بەڕێزم ئێمە با ئەمێ شتێ با خۆمانی لێی نەگەین. ئێمە زانین هەموو کەناڵێ حەزبێت ئامێگا وایە بێگومان کەناڵی پەیام و بانگەواز سەر بە کۆمەڵ. ئێمە با واقعی بین ئەو کەناڵانی کە هەیە سەر بە حەزبەکانی ترە لەکوێوە پارەگە تێرن. وەڵی ئێمە لەگەڵەوە نین گستاڵێ ئێمە من خەیچ خۆی گەورە خێر خێرخوازان بوون کە پارن، بەس من لەگەڵەوە نیم گستاڵێ داوا لەمە بکەیت دزاوە لەکە ئەوانێکی بۆ خۆیان کەوتن لە بان گیرەنەوە جێگا بۆ خۆیان پارەی خەڵکۆن. ئەی تۆ حەزەی حەزبم پێ نادەی، ئەی پارەم پێ نادەی، ئەی من لەکوێوە کەناڵدا بنە. من لەگەڵەوە من لەگەڵەوە ئەدەم کۆمەڵی خۆ کەمانە حەقی خۆیان گەساگەیان بۆ خۆت گومرگی و دەستەوە بێت بۆ خۆت بەیانی بیرەنەوە تێدت بێ. ئەی کاگەمان پارەگاوەن و ئەم خەڵکە ڕەسوولەدە چی بکات و بەیانی تۆ ئەم کەناڵە پارە نەوێت لەکوێوە حەق بۆ خەڵک نیشاندی. یعنی من لەگەڵەوەیان نیم هەر ساڵە داوا پارە لە خەڵک بە لەگەڵەوەی ئەتام توێ تۆ بۆم حەزبانە کاکە بڕۆ سەیری عێراقکە هەر حەزبێکم بۆ خۆی هێز و چەکدار خۆی و پارەی خۆی هەیە. تۆ ساڵێ داوا پارە لە خەڵکی خەڵک ساڵێ بیبی دوان بگینی دەمێت تاگەڵادام کۆمپانیانی بۆ خۆی نەوت تێگا شلێگە بۆ خۆی لێدی کاکە حەق خۆیەکی کۆمپانیەکە. من لە دووس خورماتوم بەس ئاسیەسکەڵ برای بەڕێزم بەس خەریکی ئاسیەسکەڵ لە دووس خورماتوو مانگانە ملیارێکیە بەس بە پارەی کات مەطعەمەکان شێفخانەکانی ئەیدەنە خاوەن شێفخانەکانی کێنن ئەیدەنە سایق تەکسیەکان سایق لۆرەکان ئاسیەسکەڵ مانگی ملیارێ بۆ 900 ملیۆن هەیە بەس لە سارۆچکەی دووس خورماتوو بەس بە پارەی کات ئاسیەسکەڵ. حزبێک مەزانی ئاسیەسکەڵ این چییە؟ این ئیسیدیشمانی کوتانە
تۆ داهاتێواز بێن نەک حزبێت حزب وەدەڕێەوە من لەگەڵەوەدان کۆمەڵی ئیسلامی سەرچاوەیەکی بێن ناگرێت فەقیرەوەگەدانکی دوو وڵا بزان یەکێکواز سارم بداجێ و حکومەتدای حکومەت بەخوا چاوەڕێکی دوو پارتیکە دینارێکی پێناتە بەرای بەڕێزم مندا خۆشیدان لێکەم خۆشکەتانبوونێ کۆمەڵ هەر سەری بەرز بێ ئەوەی تا سەر برز سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک حەمڕاشید لە دووسخورماتووە بە تەکید سەرنج و تێبینەکانی بەڕێستان ڕاستن و دروستن ئەمە زۆر جار وەک دەبیسترێ لێرە و لەوێ لە کاتگیرەباڵەکانی کۆمەڵی ئیسلامی یەکێکە لە خەمەکان و یەکێکە لە گلەیەکانی ئەوان کە بۆچی تاوەکو ئێستا سەرچاوەیەشی داهاتی بەهێزی نییە ئەم هێزە لە کاتێکدا ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی 8 ساڵی ڕابردووی حکومەت و کابینەیەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان بووە بۆیە دەبوو ئەم هێزە بنچینەیەکی ئابووری بەهێزی خۆی هەبێت وەک ئەوانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکردنەوە زۆر نمونەی دیکەش هەن لە بواری ئابووریدا کە هەر هێزێک دەتوانێت سوودی لێ ببێنێت لە کەرتی تایبەتدا بەڵام دیارە تاوەکو ئێستا ئەم هێزە کۆمەڵی ئیسلامی کە خاوەنی ئەم دوو کەناڵەیە یاخود بیری لێ نەکردوتەوە لەم ئیشانە یاخود کە بیری لێ کردبێتەوە پێویست بۆی نەگونجاوە و گرفت و کێشەی بۆ دروستکراوە. کاک عەزیز لە هەورامانەوە لەگەڵمانە. کاک عەزیز سڵاوتان لەبێت و فەرموون. باشی بەڕێزیان چاکی زۆر سپاس بۆ بەڕێستان کاک عەزیز. بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. کارمەندانی کاک عەزیز ئەگەر بکرێت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە گوێم لێ بگری سپاس دەکەم. هەلو کاک عەزیز فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە و ئەگەر بکرێت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە گوێم لێ بگری سپاس دەکەم بۆی کە ئەم جۆرە دەنگدانەوەی دروست نەبێت و هەردووکمان و بینەرانیش لە هەردووکمان تێبکەن. فەرموون. بەڵێ وڵاتێکی من وەکو کابین زۆر پێم ناخۆشە بۆ میزاحەت دابخرێت بە بۆنەی هاوکاریەوە من یەکێکیانم زۆر پێی دڵگرانە بوو. بۆچی پێویستە ئەم کەناڵە لە ناو ڕیزبەندی میدیای کوردیدا بمێنێت وە دانەخرێن تا چەند ئەمانە سوودیان بە کۆمەڵگەی کوردی گەیاندووە کاک عەزیز؟ وەڵام زۆریان گەیاندووە هەمووی تەربیەت و ئامۆژگاری و شتی جوان جوانە من میوانم دانیشە ئەبێ ئیزاحی کۆمەڵکەمەوە لەبەرەوە میوانەکەم سێریەکە هیچ ئایب و شتێکی تیان نییە ئەوانی تر ناوێنی. زۆر باشە لە بەرامبەر کەناڵی زۆر مەمنونتان و دەستان خۆش بێ و پایەدار بن. باش لە بەرامبەر کەناڵەکانی پێیان وە بانگەواز کۆمەڵی کەناڵی دیکە هەن کە زۆر جار هاوڵاتیان باسلەوە دەکەن و کۆمەڵناسان ئەوانەی کە چاودێری کۆمەڵگە دەکەن ئەمانە کاریگەری نێگەتیڤیان لەسەر شەقام و لەسەر بیرکردنەوەی گەنجان و لاوان بە تایبەت هەبووە. کۆمەڵی کەناڵانێک هەن کە زۆر جار باسلەوە دەکرێت کە ڕەوشتی کۆمەڵگە و کولتوری کۆمەڵگە زۆر حسابیان سنوورەکان دەبەزێنێت. ئەگەر بێت ئەم کەناڵانەی ئێمە ئەم کەناڵانە نەمێنن ئەمانە تا چەند هەژمونیان زیاتر دەبێت. وڵی دیتر بڵێم چی من دەستخۆشیتان لێتم و دوام ئەوەیە هەر پایەدار بن و ئیزاعەتان بەردەوام بێت. سپاس بۆ کاک عەزیز لە هەورامان. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. دەستان خۆش بێت. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕی میدیایی لە ڕێگەی لینکی فەیسبووکی کەناڵی ئاسمانی پێیامەوە ناردووتانە محەممەد پاداشتی دەڵێت ئادای کاری پێیام زۆر گونجاوە بۆ کۆمەڵگە چونکە ڕازگۆیە بوێرە لە بەرەی خەڵکدا ماوەتەوە. کاڵە حسێن دەڵێت لەبەرەوەی خزمەت بە دینی و ژینی خەڵک دەکات و هەمیشە لە بەرەی گەلدا بووە هیچ کات کۆسپ و بربەستەکان ڕای نەگرتووە لە خزمەتکردنی هاوڵاتیان بەردەوام بووە. ئەحمەد ڕەشید دەڵێت لەبەرەوەی ڕازگۆن و گەندەڵ نین بۆیە پێویستە کەناڵەکانیان بەکراوەی بمێنەوە و دانەخرێن. محەممەد تەها دەڵێت لەبەرەوەی کە خزمەتی هەژاران دەکەن. بەڕێزان ئەمە یەکێکە لەو خاڵە بەهێزانەی کۆمەڵی ئیسلامی و کەناڵ تۆڕی میدیای کۆمەڵ کە لە چەند ساڵی ڕابردوویەوە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کەناڵی ئاسمانی پێیامەوە مینبەرێک بووە بۆ کۆکردنەوەی هاوکاری و پارە بۆ خەڵکانی هەژار و کەم دەرامەتی ئەم وڵاتە ئەگەر بێت و داتا و ئامارەکان هەڵدەینەوە دەبینین هەزارەها نەخۆشی ئەم نیشتیمانە بەبێ جیاوازی ئاین بەبێ جیاوازی زمان بەبێ جیاوازی بیری تەسکی حەزبایەتی کە ئەم وڵاتی تێکداوە بەبێ جیاوازی ڕێگەزی یاخود هەموو ئەم جیاوازانەی کە لە کۆمەڵگەی ئێمەدا حسابی بۆ دەکرێت و بەداخەوە
ئەم کەناڵە وای کردووە لە ڕێگەی بەرنامەکانیەوە بە تایبەت بەرنامەی بەخشینە و خزمەتێکی زۆر بە خەڵکانی نەخۆش و هەژاری و کەم دەرامەتی ئەو وڵاتە بکات و ئێستاش ئەگە بێت و بچین لە پەڕەکانی ئەم هینە هەڵدەینەوە کاکێرش لە ئاکرێەوە لەگەڵمانە. کاکێرش سڵاوتان لەبێت فەرمونون. سڵاو بۆ بەڕێستان کاکێرش. ڕاستی کەناڵێن ئۆسمانیت کوماڵێ کەناڵێن زۆر هەژینە و پێویستیە لەسەر هەر سەرمادارێکی هەریکۆریە کەناڵێن کوماڵێ بکەن و داف کەناڵە بمینین و نەگرتن. کاکێرش ئەگەر بێت و ئەم کەناڵانەدا بخرێن وەک باز دەکرێت لە نەو کۆمەڵگەدا و لە کۆمەڵگەیەمەدا کۆمەڵە کەناڵێکی دیکە هێن ئێشتا کە باز دەکرێن باگراوندیش کردنیان بە نێگاتیڤ بەسەر کللتور و دابوونەریت و بەها بەرزەکانی کۆمەڵگەی ئێمەدا دەشکێتەوە. لە بەرامبەردا ئەم کەناڵانەی کە پۆزۆتیڤانە دەربارەی کللتور و بەها بەرزەکانی کۆمەڵگەی ئێمە ئیش دەکەن ئەگەر بێت و نەمێنن تا چەند هەیمەنەی کەناڵەکانی دیکە زاڵ دەبێت وە کۆمەڵگەی ئێمە بەرەو داڕوخان و هەڵدێری ڕەوشت و ئەم بەها باڵانی کە لە کۆمەڵگەی ئێمەدا تاوەکو ئێستاش هەرماون دەڕوات. ڕاستی تگەوە کەناڵانەیە دەگرتن ئەگەر ئەم کەناڵەوە دەگرتن ئەو کەناڵی دی دەمینن ئەو کەناڵی دیجی هەمی هەوڵەدەن بەسک و کۆمەڵگۆی کوردی ناوشرینکەن و تێکدەن و پەیوەندیان خێزانی ناو خێزانی تێک بدەن. زۆر باشە. تا چەند زەرورە هاوڵاتیان تا چەند هاوڵاتیان زەرورە پاڵپشتی خوان بۆ ئەم کەناڵانە ڕابگەێنن بۆ ئەوەی کە بمێننەوە لە ساحەی میدیا لە هەرێمی کوردستان. ڕاستی هەر هەوڵاتیەک ڕێخی خوبە پشێتن ئەگەر بچیت هەوکۆری بکاتن هەوکۆری بۆن هەردوو کەناڵ بکاتن داف هەردوو کەناڵان هێنا دوای خستن و سەرپێت خودۆ مینن. بەڵێ سپاس بۆ کاکێرش لە ئاکرێەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاگازاد لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاگازاد سڵاوتان لێبێت بەڕێستان فەرموون. سلام علیکم. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه. برای عزیزم لەگەڵ ڕای زۆرینەی خەڵکی کوردستان بەڕاستی لەسەر خۆ ڕەوشتێکی بەرزی ئیسلامەتی ماون بەڕاستی کەناڵی پەیام توانیوێتی پەیامی خوای گەورە بگێنە بە خەڵکی وەکو خۆی و توانیوێتی ڕاستی و ڕاشکاوی هەموو باسەکان بگێنە بە خەڵکی و توانیوێتی بەڕاستی پێی خۆی بکاتەوە دڵی خەڵکیە. سوپاس بۆ خوای پەروەردگار تەمەندرێژتان بکە خوای گەورە سەرکەوتووتان بکە ئینشاءالله. ئینشاءالله تعالی ئەو مەرامەی خەڵکی بێدین نایەتە دیکە پەیام دابخرێ ئینشاءالله بە هیمەتی هەموو لایەک. من داواکارم لە خەڵکی کوردستان بەڕاستی هاوکارێکی جدی بکەن دەستگیرێژی ئەم کەناڵانە بکەن کە شایستەی بە خێزانی کورد بەڕاستی تا ئێستا بۆ لە قسەیەکیش شتێکیان پیشان نەداوە کە شایستەنە بە میلەتی کورد و بە عایلەی کورد. خوای گەورە پێویستان کات، خوای گەورە سەربەرتان کات، خوای گەورە نمونەتان زیاکە ئینشاءالله، خوای گەورە دەستکار و هاوکارتان بێ. بەڕاستی خەڵکێکی زۆر ئیستیفادەی لێ کردوون. خوای گەورە سەربەرتان کە ئینشاءالله تعالی. کاگازاد کە گوێت لە دەنگی من بێت بەرپرسانی باڵای ئەم حەزبە و بەرپرسانی ناو کەناڵەکان ئەم دوو کەناڵە تۆڕی میدیای کۆمەڵ زۆر جار ئاراستی قسەکانیان بەو ئاراستەیە کە ئەوان دوو ڕێگەیان لە بەردەمدا بۆ بەردەوامی کەناڵەکە. ڕێگەیەک ئەوەیە کە مەوقیفی سیاسی حەزبەکە بگۆڕێتووە لە بەرژەوەندی هەندێک حەزب بەم جۆرە بێ کە هەندێک لە میدیاکانی تر کردویانەوە پشتی خەڵکانی هەژار و کەم دەرامەت بەردات و ڕێگەیەکی دیکەش ئەوەیە کە ئەمەی ئێستا هەڵیان بژارتووە داوا لە هاوڵاتیان کەن بۆی کە پاڵپشتی دارایی و دامی داراییان بکەن. بەڕای بەڕێستان کامێک لەم دوانە گونجاوترە بۆی کە ئەم کەناڵە لە بەری هاوڵاتیاندا بمێننەوە؟ بەڕاستی ئەمەی کەوا داوایان لە هاوڵاتیان کردووە چونکە ئێمە کارەکەین بۆ خوا و پاشان لەگەڵ خەڵکیین. ئەگەر هاتوو لای خەڵکیمان بەردا و لای خوامان بەردا ئەوەیتە بەڕاستی دنیا بە سەرکەوتور نابین. ئەگەر زەمانێک بەهۆی پارەوە سەرکەوتور بین دوایی شکستێکی گەورەیەن هەموو دنیا هەموو قیامەتمان. بەڕاستی پاڵپشتانەکەین بۆ ئەم هەڵوێستە و بەردەوامیش بن نەترسن ئینشاءالله هەر لەسەر هەڵوێستی خۆتان بەردەوام بن سەرکەوتوو بن ئینشاءالله. بەڕاستی هەڵوێستە هەڵوێستێکی مەردانەی پێوەترێ. سپاس بۆ کاگازاد لە سلێمانیەوە. سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێزیشتان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کمنتانەی دیکە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی لینکی پەیام.تیڤیەوە و لە ڕێگەی فەیسبووکی پەیامەوە ناردووتانە
محەممەد تەها دەڵێ لە بەرەوەی خزمەتی هەژارانی نیشتیمان دەکات. پێشتر ئاماژەم پێکرد لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامەوەکە خزمەتی بە هەژاران و چینی کەم دەرامەت و نەخۆشان و بێنەوایان و بێدایکان و بێباوکانی ئەم نیشتیمانە کردووە. نارینا سوورچی دەڵێت چونکە کەناڵێکن خزمەتی دین و ژینی هاوڵاتیان دەکەن. لە زۆربەی کۆمەلگا شەرخیەکان یەکێک لە خاڵە پۆزتیف و زۆر گرنگەکان منبعی هەموو فکر و ئایدۆلۆژیا و دایکی زۆربەی فکرەکان قەزیەی دینە کە زۆر گرنگی پێدەدرێت بەتایبەت لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەم کەناڵە وەکو هاوڵاتیان وەکو لە بەرنامەکانیەوە دیارە یەکێک لە خزمەتکارەکانی دینە بۆەوەی کە ئەو بەها بەرزانەی کە لە ناو دیندا هەن ئەم پەیامە بەرزانە و ئەم داوە بەرزانی لە دیندا هەن بە تاکی کۆمەڵگەی بگەێنێت و تێیدا سوودمەند ببن. کاگارەممان لەگەڵا کاگارەم لەکوێوە لەگەڵمان بوو؟ کاک ئارام سوورچی لە هەریرەوە لەگەڵمانە. کاگارام سڵاوتان لەبێت فەرمونون. سڵاوی خوا لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان داوا لە هەموو مسلمانێک دەکەم کە هاوکاری ئەم کەناڵە بەڕێزە بکە بۆ بە پێشوونی دینی پیرۆزی ئیسلام و بەرز و پەسەندەکان. کاگارام تا چەند پێتان باشە کە ئەم کەناڵانە ئەم ئیشان کردووە داوا لە هاوڵاتیان دەکەن بۆی کە دامی مادیان بکەن لە بەرامبەردا گەر بێت توانەکەن ئەم کەناڵانە ڕەنگە ڕوبەڕووی داخستن ببنەوە. ئایا لەناو میدیای کوردیدا بمێننەوە یاخود ئەم هەنگاوەی کە بەرپرسانی تۆڕی میدیای کۆمەڵ و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی ڕایان گاندووە تا چەند گونجاوە؟ من دەستخۆشتانێکم داوا لە هەر مسلمانێکم کە بەرەو قیبلە ڕادەوەستی هاوکاری ئەم کەناڵە بەڕێزە بکە. بەڵام من تێبینەکەم بۆ جەنابتان من ئێستا هەندێک پارەی خێرخوازانم لایە بەس داوا لە جەنابتانەکەم کە وەسڵ شتێک بدەن بە ئێمە پارانە تەسمیری کەم شوێن بکەین تقریبا $5 و 200,000 لە ئیسای خوازانی دووری هەریر و دەوروبەریە بۆ کەناڵی ئاسمانی پێیام و بانگەوازدەیان منە وەکو ئەمانەت. باشە سپاس کاگارام سوورچی لە هەریرەوە. دیارەکە تۆڕی میدیایی کۆمەڵ لە ڕێگەی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی و لە ڕێگەی کۆمەڵێک نووسینگەوە لە پارێزگاکان و لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە حتمما کۆمەڵێک شوێنی دیاری کردووە بۆ وەرگرتنی ئەو هاوکارانی کە ئێوەی خۆشەویست پێشکەش بە کەناڵەکەی دەکەن لە پێناو بەردەوامی ئەم کەناڵە. حتمما ئەگەر سەر بدەن لەم ناوچانە و لەم نووسینگانە ئەوان پێتان دەڵێن و ئەمانە لە ڕێگەی وسوڵاتەوە هەمووی جێبەجێ دەکرێت و سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێستان دەمەوێت ئاماژە بە هەندێکی دیکە لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست ئاماژەتان پێ کردووە بەڵام دوای ئەم پەیوەندی کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتیەوە. کاک عەبدوڵڵا سڵاوتان لەبێت و فەرموون. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. ئەلبەساوی دەستخۆش ئەمەد دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک عەبدوڵڵا. یەکێکم لەو کەسانەی ڕاستی هەرچی پەیوەندیە بە کۆمەڵی ئیسلامی وەنیە وەکو خۆم بەڵام وەکو کەناڵیەوە زۆر مڕالێنە لەبەرەوەی لە سەردەمی ئۆفیسیۆنیش هەموو شتان بە ڕەشی نادی یعنی حەقی خۆتەدا هەموو شتێکی یعنی ڕەش و سوتێکەوە دی نەگوە هەندێک کەناڵان هەموو شتیان بە ڕەشیەدی ئەنگۆ لەو شێوازەیە دوور بوون. ئەوە لە عینی ئەخلاقی کوردیش وەکو خۆڕەوشتی کورد و دینی ئیسلامی لەوە شۆ نکۆڵی نەکردێ یعنی بەڕاستی بەرنامەی باشە پێشکەشکردێنە وەزان هیچ کەس نەکە باسکەم خاڵ و ساڵی ئینشاڵڵا لەو قەیرانەش دەرباز وەبی بەس ئەوم پێ زۆر سەیرە تەماشاکەم زۆر کەناڵ لە کوردستان ڕێزمێلۆ هەموو کەسەکی هەر خەریکی ئاڵخەی تورکی و ئاڵقەی بێ ئیسیفادەنە لەوە و میلەتە بەدبەختەی کەسی ڕۆژێکم نەدیا نەکەرا من لەوە قسەی بکەم نەمدێ لە بنی بنووسێ کەمپینی هاوکاری یعنی نەزانم ئەو پارە لە چێ دێ وەڕێنمایی وانێشەکە خەڵک ئیسفادە لێ بکە قبوڵیکەم بەڕاستی بەس خەیری کێشە و ئاژاوە لە ئەو میلەتە بەدبەختەی زیاتر ئەو کەناڵانە هیچ کەنیا ئەوانەی خەریکی واڵخە بێدەبانە براوەکەنەوە هیوادارم سەرکەوتوون و ڕزگار و خەڵکی زۆر بسۆز زەوا لەناوە لەوانە ئەنگۆزۆکی هەندێک حزبیەتی هەندێک خەڵکی توندڕە و لەناوەوی بەڵام زۆر بەکەمی ئەو
ئەو ناقەشواتەیە پەڕاندە و سەرکەوتوو بوون و قال وساوی. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزتان. بە تەکید قسەکانی بەڕێزتان ڕاستن و بەشێکن لەو تێبینیانەی هاوڵاتیان. نارینە سوورچی دەڵێت چونکە کەناڵێکن خزمەتی دین و ژینی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن. کەمال سوورچی دەڵێت لەبەرەوەی کە زمانحاڵی خەڵکی ستەملێکرا و پارێزەری بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەوارین. یاسین عەزیز دەڵێت لەبەرەوەی لە بەرژەوەندی خەڵکی هەژار و مەزلومدایە شایستەی ناو خێزانی کۆمەڵگەیە. بەڕێزان یەکێک لەو تێبینیانە کە لە کۆمەڵگەی ئێمە کە تاوەکو ئێستاش بە کۆمەڵگەیەکی پاک و دوور لە کۆمەڵێک بەهای ناشیرین، کۆمەڵێک ڕەوشتی ناشیرین کە لە کۆمەڵگەکانی دیکەدا هەن کۆمەڵێک ڕەوشتی بێبەها نەهاتوونەتە ناو کۆمەڵگەی ئێمەوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەم جۆرە بیرکردنەوەی ئەم کەناڵە ڕاگەیاندنانە و تا کەناڵە پۆزتیڤەکان لەمانە کە کەناڵی بانگەواز و کەناڵی پێم لە ماوەکانی ڕابردوودا لە ناو تاکو و لە ناو ماڵ و لە ناو بیرکردنەوەی هاوڵاتیدا دروستی کردووە. جۆرێک لە بیرکردنەوەی دروست کردووە کە هاوڵاتی پابند بێت بە بەها بەرزەکانی دینەوە، با پابند بێت بە بەهاو ڕەوشتە بەرزەکانی ناو کۆمەڵگەوە ڕێز لە یەکتر بگرێت و لە کۆمەڵێک لەو تاوانانەی کە لە کۆمەڵگەدا دەکرێت. بەڵێ ئەمانە هەمووی دەرەنجامی ئەم بیرکردنەوە و ئەم جۆرە سیاسەتە بووە کە ئەم تۆڕی میدیایی کۆمەڵ و تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵەکانی پەیام و کەناڵی بانگەواز پەیڕەویان کردووە. بەڵێ کێمان لەگەڵدایە؟ بەڵێ کاک مەنسوور سوورچی لە بە حرکەوە لەگەڵمانە. کاک مەنسوور سڵاوتان لەبێت و فەرموون. سڵاوی خواتان لەبێ. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک مەنسوور. فەرموو بەڕێستان چیتان هەبوو لە سەرتەوەری بەرنامەکە؟ لە ڕێی خوان سەرەوەیدا لە ئەم بەرێداوە کاک مەنسوور فەرموون. ئەلو کاک مەنسوور من گوێم لە دەنگی بەڕێستانە فەرموون تێبینیەکانتان بڵێن. بەێ لای تێبینمانەوەیە کە کەناڵی پێیان بەردەوام بی لەسەر بەرنامەکانی خۆی و لەسەر هەواڵەکان و بەڕاستی کەناڵی پێیان حتا بەڕادەیەکی زۆر زۆر پێشکەوتوو ئێستا کەناڵێکە بەڕاستی جێی خۆیە لە ژێی خۆی ببینێتن، یعنی بەی وای ئەوەمەکە خەرکانێک نەبی پشتگیری بکاتن ئەو کەناڵە بەرەو پێشتر زیاتر چونکی بەڕاستی کەناڵی پێیان ئێستا کەناڵێکی هەتا برێ ڕازگە و کەناڵێکە لەگەر فەقیردایە بەڕاستی، یعنی چەندجارێک ئێمە جوابان لە کەناڵی پێیان کردووە، یعنی وەکو ناڕەزای خۆ پێشتاندا گتێەوە، یعنی فەوری بەداواکاریەکەوە هاتووە، یعنی بەوێ ئەوەی هیچ ئەومان لەگەڵ بکاتن. بە هیوادارین ئەو کەناڵی پێیان دەجێ خۆی ببینێتن، ئەو کەناڵە وەک خۆی بەردەوام بی داوا لە خەڵکی دەکەم لە خەڵکی هەولێر دەکەم وەک کەمپینێک هەستیتن ئەو کەناڵە بەرەو پێش باتن، یعنی بە هیچ شێوەیە کەس لەگەر ئەوەی دانیە کەناڵی پێیان نەمینێتن. ئەگەر هاوڵاتیان کەناڵەکە هەیە کەناڵ لە پارەی دە کەناڵی پەیامیان لێسەر فەکرێ هاتە ئێستا وەک کەناڵی پەیام ڕازگۆ نییە، معنی بەڕاستی خزمەتی دین ناکە، خزمەتی زۆر ناکە. ئێستا خەرچی هەولێر بەڕاستی ئەوێتن کەناڵێک هەبی خزمەت بەدین بکە، خزمەت بە وڵاتی بکە، یعنی داواکاری خەڵکی بە ئەو بگەینی. ئێستا کابن بۆ نمونە دەرەبزەنی ڕووداوە تەلەفۆنمان بۆ کردووە کاکە وەرە لە فلان جێ لاپاوەیە شوێنێکمان باوکی هودا کاک مەنسوور یعنی زبەی وایەوەی ئەو شتانە نەمینێ، یعنی کەناڵی پێیان تەلەفۆنمان بۆ کردووە ڕاستەخۆ لە هەولێر شەقامێک تێکەدرا فەوری گەیشتەوێن دەرە، یعنی بەهیوای ئەو کەناڵی پێیان ببینی هەر کەمپینێک بگرێت بەشتە بێتەوە ئێمە ئامادەین هاوکاری پێیان بکەین. بەڵێ سپاس بۆ کاک مەنسوور سوورچی بەرنامەی بەهیوای ئەوەی کەناڵی پێیان بەرەو پێشتر بچی زیاتر. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. من تەمەنا دەکەم ئەم بەڕێزانی کە پەیوەندی دەکەن تەنها باسی کەناڵی ئاسمانی پێیان بکەن و لە ڕێگەی شاشەی پێیامەوە بەخراب یاخود بە هەر جۆرێک بێت باس لە کەناڵەکانی تر نەکەن. هەر کەناڵە و دیارە سیاسەتێکی تایبەت بەخۆی هەیە و ئەوان خۆیان باشتر لێ دەزانن. باوکی هودا لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. باوکی هودا سڵاوتان لێبێت، بەڕێستان چیتان هەیە فەرموون. السلام عليكم ورحمة الله. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بەڕاستی دەبەرەوەی کەناڵێکە بە دوو ئاراستەی زۆر گرنگی شەکات. ئاراستەی یەکەم باید بە ڕەوش و ئەخلاقی ئیسلامیانە و موسڵمانانە و دیندارانە ئەدات،
و کەسانی لەو کەناڵان بەڕاستی کەسانی بەڕەوشت و پایەبەرزن دووەم کەناڵە بە چۆن ئاینی پیرۆزی ئیسلام یارمەتیدەر و هاوکار و دەستداری خەڵکی هەژار و لێقەوما و فەقیر بووە بەڕاستی کەناڵی ئاسمانی بەیانش لەو ڕێگەیەدا بەڕچەی ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕۆیشتۆ بەڕاستی ڕێبازی پیاوچاکان و ساڵحانی گرتووە هەمیشە دۆستی هەژاران و لێقەوماوان بووە وەیە داوا لە هەموو کەسێکم بەڕاستی کەناڵی ئاسمانی بەیان و بانگەوان کە دوو لایەنی شریعەتی دینداری و هەم دنیاییشیان گرتوێتەوە لە دنیادا هاوکار و دەستانی خەڵکی بۆ قیامەت و ڕێکشادن و ڕێکشودەرن خەڵکن داواکارم لەو خەڵکانی باوەڕیان بە هەردوو شتیانی دنیا و قیامەت لێ هاوکار و دەستانی کەناڵی ئاسمانی بەیان بنیا خواستە دۆزی من هەموو باوکی ودا لە بەرامبەر ئەمەی کە تۆڕی میدیای کۆمەڵ دەستی داوە تێداوە لە هاوڵاتیان و خێرخوازان دەکا کە پاڵپشتی دارایی کەناڵەکە بکەن لە بەرامبەر ئەمەدا گەرنەی کرد بە حتمما داخستنی کەناڵەکەی لێ دەکەوتەوە تا چەند زەرورە کەناڵی ئاسمانی پێم وە کەناڵی بانکەواز لە چوارچەوەی تۆڕی میدیای کۆمەڵدا بەردەوامی بدەن بە کارەکانیان بۆی کە لە میدیای کوردیدا دانەبڕێن و ئەو خزمەتی کە بە هاوڵاتیانیان کردووە لە هەموو ئەو بوارانەی کە کەناڵەکان بە سیاسەتێکی تایبەت داڕێژران و پەیام ئاڕاستی کۆمەڵگە دەکەن بمێننەوە. بەڕاستی بۆ ئەوەی ئەو کەسانی بەڕاستی کەوا باوەڕیان بەوە هەیە ئەم خۆناغی ژیانی دنیا خۆناغێکە لە ژیان وە لە دوای مردنش خۆناغێکی ژیانی حتایی نەگری دەستی ئەکات بۆ ئەوەی هەر وشەیەکی شتێک هەر کەدنێک شتێک هەر هاوکاری دەستکاریەکە بۆ ئەم کەناڵانە ئەکرێت بەشدار بیکایە بەڕاستی بۆشایەکی گەورە بەڕاستی تایکە لەوانەی خەڵکان وا بانگەوان دەبێت لە ئاینی کتاب ئاینی ڕۆحی و نوێژ و مزگەوت و شانە و علاقەی بەسەر کۆمەڵگە و هاوکاری دەستوانی هەژارانی بەڵام بەڕاستی پەیام و بانگەوان توانیانە لەو خەڵکە تێ بگەینەوە ئاینی فرۆزیکان چۆن ئاینی ڕۆحی خواپەرستی دینداریە هەروەها ئاینی ژیانیشە ئاینی ژیان گێستیشە ئاینی ژیانەوەی ژیانە ئاینی دەستباری هەژاران و فەقیران و لێقەومانە بۆ لێداوا لە هەموو کەسێکم هاوکار و دەستبار و یارمەتیدەری کەناڵی ئاسمانی تام زۆر ضرورە بۆ ئەم کۆناغە بۆ هەموو کۆناغەکانی ژیانی مرۆڤ. باوکی ودا لە چەمچەماڵەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانەی دیکە بکەم کە ئاماژەم پێیان نەکردووە. کاک کەمال سوورچی دەڵێ لەبەرەوەی زمان حاڵی خەڵکی ستەملێکرا و پارێزەری بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردین. یاسین عزیز دەڵێ لەبەرەوەیدا بەرژەوەندی خەڵکی هەژار و مەزلومدا شایستەی ناوخێزانی کۆمەڵگەی کوردەواریە. گوڵێ تەحسین دەڵێ کەناڵێکی پاک و بێگەردە لە ڕووی کۆمەڵاتیەوە دین دۆست و ڕازگوو بوێرە یاخوا نمونەیان زیاتر بێت ئینشاءالله. ڕۆژگار ئەحمەد دەڵێت لەبەرەوەی بەشدار بین لە خێر و پاداشتیاندا بۆیە پێویستە کە پاڵپشتیان بکەین. پەیمان جەبار دەڵێت تاکە کەناڵە ڕاستیەکان بە خەڵک بڵێ و هەواڵەکان وەکو خۆی بە هاوڵاتیان بگەێنێت. عەبدوسەمەد پێنجوێنی دەڵێ بۆ بەردەوامی بەرامبەر ئەو هەموو کەناڵە خراپانەی کە زەرەر بۆ دین و ڕەوشتی گەنجەکان دێنن پێویستە کە خزمەتی تۆڕی میدیایی و ئەم کەناڵانە بکرێت بۆەوەی کە بەها بەرزەکانی کۆمەڵگە لە شوێنی خۆیاندا بمێنەوە و هاوڵاتی و تاک لە سەرپەروەردەیەکی دروست پەروەردە بکرێن. مەبەستەکەی دیارە ئەوەیە کورتەکەی بۆ بەردەوامی بەرامبەر ئەو هەموو کەناڵە خراپانەی کە زەرەر بۆ دین و ڕەوشتی کۆمەڵگەی کوردی دێنن. بەڕێزان پەیامی تۆڕی میدیای کۆمەڵ ئەوە بووە کە لە هەفتەی ڕابردوودا داوای لە هاوڵاتیان کردووە کەمپینیشان ڕاگەاندووە ئەم کەمپینە ئەم هەرەوەزەی کە ڕایانگاندووە بۆ کۆکردنەوەی پاڵپشتی داراییە بۆ تۆڕی میدیای کۆمەڵ بۆ هەرێکە لە کەناڵەکانی پەیام و کەناڵی بانگەواز کە گرنگترین ئۆرگانەکانی ناوتۆڕی میدیای کۆمەڵن و کۆمەڵک ئۆرگانی دیکە و کۆمەڵک تەلەڤیزیۆن و ڕادیۆی دیکەش هەن کە چوارچێوەی تۆڕی میدیای کۆمەڵ کار دەکەن و پەخشەکانیان ڕۆژانە لەبەر دیدە و لە ژێر بیستنی ئێوەی ئازوو خۆشەویستدان. باوکی ڕۆما لە بازیانەوە لەگەڵمانە. باوکی ڕۆما فەرمونون. ئەلۆ باوکی ڕۆما فەرمونون بەڕێستان چیتان هەیە لە سەرتەوەری بەرنامەکە؟
سڵاوی خۆی گەورە لێ مامۆستایانم کاتۆ باش سڵاوی خی گەورە لە بەڕێستان هەموو کاتێکتان باش و ئێوارەیەوەەکە لەگەم تەوەێکی زۆر جوانە و زۆر گرنگیشە ئەمڕۆ قسە لەسەرکە بەڵێ فەرمونون بەڕێستان قسەی لەسەر سەرەتا خۆم زۆر دەستخۆشی دانەیەکەم لە هەموو کارمەندەکانتان بەڕاستی دارینە کوردستانی مەتێمات دوو کەناڵمانەیە زۆر زۆر گرنگن بەسیستەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی واتە کەناڵی پەیام و کەناڵی کێنە پێوا دێ باشترین خزمەتیان بە کۆمەلگای خەڵکی کوردستان کردووە بە گەورە بەژن و بە پیاوە بەڕێزەکەم ئێمە کورد من وەکو خۆم ئەگەر سەرۆکوەزیران بوو مایە بورژەیەکی تایبەتی دەرخانەکەی بۆ کەناڵەکەی بەڕێستان لەبەرەوەی بەهەر میدیۆکایەوە خزمەتی خەڵکەکەن هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی پەروەردەی لە ڕووی نیشتیمانی هەموو بردەکانی کردەوە یا لەبەرەوە ئێوە جێگای دەستخۆشین پێم وایە عنی باشترین خزمەتی خەڵکتان کردووە بەڵام زۆر بەداخەوە حکوومەتی یاریە بیان کەناڵی سێبەری دروست کردو ئەم دوو دەسەڵاتە کە کەناڵەکان هیچ ئیستیفادەیەکی هەموو هاوڵاتی نییە جگە لە ماڵکاوەری و ماڵوێرانی نەبێ جگە لە ڕەنجەڕۆی خەڵک نەبێت جگە لە لەباربەندی حەقی کۆمەلگا نەبێ هیچ ئیستیفادەیەکمان لێ نەکردوونا یا لەبەرەوەی پێویستە خەڵکی کوردستان خەڵکی سێرخواز ئینسانە ئەو ئینسانەی کە باش و کە چاکۆ خێرەکەن بە هەموو توانێ خوان هاوکاری کەناڵەکەی بەڕێزان کەن من داوا لە کێلی کوورد دەکەم بە هەر جۆر و بار ڕێگانی هاوکاریەوە بکەن لەبەرەوەی جێگای دەستخۆشی کەناڵەکەتان هەر سەرکەوتوو نیشتەوە بەڵێ سپاس بۆ باوکی ڕۆما لە بازیانەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان باوکی سیما لە دووسخورماتووەوە باوکی سیما فەرمونون سڵاوی خۆی گەورەتان لێبێت بەڕێستان چیتان هەیە سڵاو لە خۆت برا جوانەکەم زۆر سپاس بۆەوەوە هەلە دووسخورماتووە سڵاو ڕزم بووە بەرپرسی پەیام حەقا کارمەند و حرەتەکانی بەردەم دەرگاگەشت لەگەڵ هەموو برایانە بەڵێ سپاس دەستخۆشیتان لێنم بە حەقت کەناڵی پەیام کەناڵی من پێڵم کەناڵی باوکی فەقیران هەژاران دەربەدەران چون کەناڵی پەیام کەناڵێکی مسلمانە بە حەقت ناوەکەی هاوە خۆی وە کەناڵی پەیام بەڵێ داواکەم لە هەموو خەڵکی خێرخواز واللهی ئەوەی منێ خێر و حەسەناتەکەمە سەدەقە جاریە هاوکاری کۆمەڵی ئیسلامی بکرێت بە تایبەتی هەردوو کەناڵەکەی کەناڵی بانگەواز و ئەمەش کەناڵی پەیام بە حەقت کەناڵێکی سەرکەوتووە کەناڵێکی نیشتیمانیە کەناڵێکی دینیە هەر لە خزمەتی فەقیر و هەژارە لەگەڵ گەلابیە لە هەموو خۆپشاندەران و لە هەموو معناتی ئەم خەڵکە داماوە دەست ئەم دەسەڵاتدارە بێباکەوە وا چەند ساڵە چەوسێتەوە موچەیان بڕی هەرچی بێجی لەم کورسانە ئەم حکومەتەوە سەرم خەڵکیە هاوەدا تێنا کەناڵی پەیامە کەناڵێکی ڕازگۆ بە حەقت هاو ناوەکەی خۆیوە لەبەر ئەزانی بۆچی کەناڵەکان ڕازگۆیە لەبەر ئەوەی ئێوە دیندارن ئەگەر دیندار نەیەدان ئێوە بۆ ئەو کاڵەکان دەبێت بە خۆتان پارەتە هەڵەکرد بەرامبەری چۆنی ساگە و کەناڵە گشت و بەم پاری لەستووە گشت کارمەندی گیانسە بڕۆ لە دیسۆرەکە و زیۆرەکە کەمتر نییە ماگانە بەس کەناڵەکەی ئێوەی بڕۆ کارمەندەکان تەوەقعگە بەرە 400 زای دەبێت بژێ ژیانشی ناوەتە ڕێوە بەس بەڕووی بۆ خوای گەورەیە بۆیە داوا ئەەکەم لە خەڵکی خێرخواز ئەمە فرسەتە واللهی چۆن ئەڕۆی جامعێ مزگەوتیەکە ئینشەڵا من فتوایش نادەم بڵێم بەس واللهی ئەمی سەدەقە جاریەک لەبەرەوەی کەناڵی پەیام کەناڵی فەقیرە هەزاران خەڵکی لەم کوردستانە و بەرنامەی بەخشین لە خەم دەرکرد من ئاگام لێتی لە دووسخورماتی ماڵێکتان بۆ ماڵێکتان دروست کرد بۆ ماڵێک خوا ئەیزانێ نییە ئەوە بەستانە بەس ئەو ماڵە کە دەرتان کرد لەو قوڕەت بەستانە خوای گەورەتانی قبول کردوێت واللهی بەستانە بۆیە داواکەم بە خێرخوازان نێڵن کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز پەکی بکەوێت لەبەرەوەی گەفەکی دەبێت دینی خوای گەورەتە تێگەکرێت داواکەم لە خوای گەورە ئێوە مۆفەق بن سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان بەڵێ زۆر سپاس کاک فواد لە ڕانیوە دەمێکە لە سەر هەڵی پەیوەندی کاک فواد سڵاوتان لێبێت ببورن فەرموو بەڕێستان چیتان هەیە عەلەیکم سەلام زۆر سپاس کاکە هیوادارم سەرکەوتوو بن کەناڵێکە شاستەی هەموو شتیان هیوادارم زۆر سەرکەوتوو بن سڵاوم بۆ هەموو کارمەندەکان هەیە زۆر سپاس کەناڵە چیە تابلەی پێشکەوت و هەتابلەی لە خزمەت خەڵکی دایدارە کەناڵی بانگەواز و ئامۆژگاری هیوادارم هەر بمێنن تابلۆی کەناڵێکی سەرکەوتوونە بەڵێ لە بەرامبەردا ئەگەر بێت و هاوڵاتیان هاوکاری ئەم کەناڵانە نەکەن ڕوبەڕووی داخستن یەکێکە لە ئەگەرەکان کە ڕوبەڕوو ببنەوە تا چەند زەرورن ئەم کەناڵانە لە ناو میدیای کوردی و لە ناو ماڵی هەر تاکێک لە کۆمەڵگەی ئێمەدا بمێنەوە و بوونیان هەبێت بۆی کە تاک کاریگەری سلبیەکانی کەناڵە
سلبیەکانی دیکە زۆر لەسەری نەبێت و پەیامە جوانەکانی ناو کۆمەڵگا لە ڕێگەی ئەم شاشانە بگاتە هەموو ماڵێک. والله هیوادارم هەر کەسێک ینی دەوڵەمەندە و دەستەڵاتی کە لێ نەگەرن ئەو کەناڵەمە دابخرێن. ئەو کەناڵانە زۆر میمن لە کەناڵی دیکە زۆر باشنی کە فلیمی تورکی لێدات و فلیمی بێخلاق لێدات و زۆر لەو کەناڵانە باشن. هیوادارم هەر کەسێک ینی کە حەزات نیاریشێبی 2000 شێبی کاتە خێر بۆ کەناڵانە زۆر باشترە. هیوادارم ینی هیوادارم هەموو کەس هاوکاریتان بکە، هەموو کەس لە خزمەت ئەو کەناڵانە دابی. هیوادارم خەت بە پشتدا نەخرێن. بەڵێ سپاس بۆ کاک فواد لە ڕانیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. باوکی محەممەد لەکوێوە لەگەڵمانە هاوکارانم لە تەکیی خۆشەویستەوە لەگەڵمانە. باوکی محەممەد فەرموون. باوکی محەممەد لە تەکیەوە سڵاوی خی گەورەتان لێبێت. بەڕێستان چیتانی لەسەر تەوری بەرنامەکە فەرموون. وڵی خی گەورە لێوە لەکەم. زۆر سپاس. باشی براکەم. زۆر سپاس. لەسەر تەوری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە تا چەند پێویستەکە هاوڵاتیان لەسەکی بوو تا چەند پێویستە هاوڵاتیان هاوکاری کەمپینی تۆڕی میدیای کۆمەڵ بکەن بۆ هاوکاریکردنی ئەم کەناڵانە بۆی کە لە میدیای کوردی و لە ماڵەکانی هاوڵاتیاندا نەبڕێن و ئەم پەیام و بەها بەرزانەی لە دیندا هەن و ئەم هەواڵە ڕاست و دروستانی کە ڕوودەدەن بە شێوازێکی پاک و بە ئەمانەتەوە بگەێنرێن بە هەموو ماڵێک. وڵی بەڕاستی دەخۆشیتان لێکەم پێویستە هەموو تاکێکی مسلمان خزمەتیم کەناڵە بەڕێزە بکە، هاوکاری بکە، بەڕاستی جێ خۆی گزۆتەوە ناو دڵی خەڵکە. بەڵێ دەخۆشیتان لێکەم. تا چەند ئەم کەمپینەی کە ڕاگەیەندراوە زەرورە بە نسبەت هاوڵاتیانەوە تا چەند زەرورە هاوکاری ئەم کەمپینە بکەن، هاوکاری ئەم جۆرە هەرەوەزیە بکەن بۆی کە لە ڕووی داراییەوە کەناڵە بەهێز بێت و زۆر پێویستەوە زۆر لە زیی خۆیاتی دەستخۆشی لەو کەسانە شەکەم کە بەم کەمپینەوە هەستاون خزمەتیم کەناڵە بەڕێزاکەن. بەڵێ لە بەرامبەردا ئەگەر بێت و هاوڵاتیان هاوکاری ئەم کەمپینە نەکەن ڕوبەڕووی داخستن دەبنەوە. ئەمە بە نێگەتیڤ بەسەر کۆمەڵگەی ئێمەدا ناشکێتەوە لە کاتێکدا ئەم کەناڵانە ڕۆڵێکی پۆزیتیڤانە ڕۆڵێکی ئەرێنیان هەم بینیوە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا. وەڵی بەڕاستی کەناڵی پەیام دا بخرێت زەرەرێکی گەورە لە مسلمانانەکەوێ، زەرەرێکی گەورە لە کۆمەڵگاکێ، بەڕاستی جێگەی خۆیان لە ناو دووری هەموو تاشیکی مسلمانە کردوتەوە. بەڵێ سپاس بۆ باوکی سیما لە تەکیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێت جارێکی دیکە ئاماژە بە ئەم کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە ناردووتانە. محەممەد پاداشی دەڵێ ئەدای کاری پێیام زۆر گونجاوە بۆ کۆمەلگا چونکە ڕازگۆیە بوێرە لەبەرەی خەڵکدایە. کاڵە حسێن دەڵێ لەبەرەوەی خزمەت بە دین و ژینی خەڵک دەکاتەوە میشە لەبەرەی گەلدا بۆ هیچ کات کۆسپ و بەربەرەستەکان ڕای نەگرتووە لە خزمەتکردن. ئەحمەد ڕەشید دەڵێت لەبەرەوەی کە ڕازگۆن و گەندەڵ نین. محەممەد تاها دەڵێ لەبەرەوەی کە خزمەتی هەژاران دەکەن بۆیە پێویستە کە هاوکاری بکرێن. نارینا سوورچی دەڵێت چونکە کەناڵێکن خزمەتی دین و ژینی هاوڵاتیان دەکەن. یەکێک لەو بەڕێزانەی کە پەیوەندی کرد ئاماژەی بۆ کرد کە هەندێک داهات و هەندێک هاوکاریان لە بەردەستدا نازان بیگێنن بەکوێ. بەڕێزان لە سەرجەم نووسنگەکان و ئەم ژمارانەی کە ڕۆژانە لە سەر شاشەی پێیام دەردەکەوێت ئێوە دەتوانن پەیوەندی بەم ژمارانەوە بکەن بۆی کە زانیاری تەواوتان سەبارەت بە نووسنگەکانی کەناڵی ئاسمانی پێیام لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پێ بدرێت بۆی کە ئەم هاوکاریانەیەکی ئێوە دەتانەوێت بیانکەن بیان گەێنە شوێ و ئاسانترین شێوە هاوکاریەکانتان بگەێنن. بۆیە هەندێک لەو بەڕێزانە نازانن هاوکاریەکان لە چڕێگەیەوەکەوە بگەێنن بە کەناڵی پێیام. ئەم ژمارانەی کە لەسەر شاشەی پێیام دەردەچێت و بە شێوەی توڵ لە ژێرەوە ڕۆژانە بەردەوام دەڕوات دەتوانن پەیوەندیان پێوە بکەن لە هەریەکێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ئەم هاوکاریانەی کە دەتانەوێت بیگەێنن بە کەناڵەکە لەم ڕێگەیەوە ڕێگەیەکی ئاسانە. کاک هەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانە. کاک هەنگاو سڵاوتان لێبێت فەرموون. دەستخۆشی بەنامێتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک هەنگاو. پێشەکی هاوخەمی کەناڵی پەیام و بانگەوازین. بەڵێ سپاس. لە ناخی دڵمانەوە زۆر غەمباری کردین کە ئەم دوو کەناڵە خوێندنگایەکە
تاکە بە تاکەی کوردەواری هەرێمی کوردستان هەموو عێراق هەموو دنیا بۆ ئامۆژگاریکردن خوێندنگایەکە بۆ هێنانەتی ڕۆشنبیریەت پێکەوە ژیان گەڕانەوەی خێزانەکانمان منداڵەکانمان لە بەڕەڵایەت لە بێئەخلاقیەت بۆ کردەوە جوانەکان ئێمە دەبینین کە دەیان کەناڵی تر هەنا بەڕاستی زەرەرن بۆ کۆمەلگا مناڵەکانمان بەرەو هەڵدێرە بن بەرەو ماڵوێرانی دەبن دەبینین چەندین کێشە لە ناو کۆمەلگای کوردستاندا هەیە ئەو ئاوی دەکژی مێر ژنی تەلاق دەدا ژن لەکن مێردی دەڕوا هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەم کەناڵانە کە ناهەڵێت کە ئەم کەناڵانە کردەوەیان خراپن بەڵام کەناڵی ئامۆژگاری هێنانەتی ئامۆژگاریەت هێنانەتی ژیان هێنانەتی تەبایی پێکەوە ژیان کەناڵی پێیان بە هەمان شێوە کاک هەنگاو کە گوێت لە دەنگی من بێت ئەمە زانیمان ئەوانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد کە ڕۆڵێکی پۆزتیفی گێڕاوە کەناڵی یاسمانی پێیان لەناو بەشێک لە کەناڵەکانی دیکەدا تا چەند هاوڵاتیان زەرورە کە دامی مادی ئەم کەناڵانە بکەن بۆی کە بەردەوام بن لە پەخشەکانیان و پەیامەکانیان ڕۆژانە بۆشێنن ڕاست ئێستا داهاتی هەرێمی کوردستان بەڕاستی لە دەست حیزبدایە بەڵام ئەمە ئێستا دەڵێن کەناڵی پێیام کە هیچ داهاتێکی نییە پێویستە هەر تاکە بە تاکەی هەر ماڵێکی ئەم کوردستانە چونکە کەناڵی پێیام کەناڵی بانگەواز خوێندنگایەکە لە ماڵی تاکە بە تاکەی ئەم کوردستانە خوێندنگای هەر هەمومانە پێویستە لەسەر هەموو هاوڵاتیەک ئەوەی لە توانایدایە ئەوەی کە هەر داهاتی مانگانەی کە وەردەگری لە توانایدایە کەمێک لە قەناعەتی خۆی چەندی لە توانای خۆیدایە بتوانی هاوکاری کەناڵی پێیان بکە دۆڵەمەندەکان ئەوانەی کە خوا پێداون ئەوانە بە توانای خۆیان هاوکاری کەناڵی پێیان بکەن بۆ ئەمەی ئەم ڕێگا ڕۆشن و ئەم چراڕووناکە ئەم هیوایە بەڵێ سپاس بۆ کاکە هەنگاو لە چۆمان سپاس بۆ سەرنجی تێوەجوانەکانی بەڕێستان کۆمەڵێک هاوڕێی دیکە لەسەر پەیوەندین کاک هاوکار لە شارە زوورەوە ئەویش زۆر تاخیرمان کرد و وەرە کاک هاوکار بەڕێستان پەیام و سەرنجەکانی خۆتان بگەێنن سپاستان دەکەم زۆر سپاس بۆ ئێوە برای گەورن کاک هاوکار سەرنجی ئێوە چییە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون براکەم وەکو داخستنی گەڵانی پەیام کە دەنگوویی وا لە ئارایە بەڕاستی خەڵ پەژاری خۆمان دەرەبڕین بەرامبەر بۆ کەناڵە و بەرامبەر بە ئەو ستافە بەڕێزەی کە کارەکەن لە کەناڵی پەیام داواکاریشم لە سەرمایەداران کە بتوان هاوکاری کەناڵی پەیام بکەن لەوە جۆ بخۆش و بزانی بارۆزۆخی دارایی هاوڵاتیان لە ئێستا لەو پەڕی ناڕەحەتیدایە و لەو پەڕی سەختیدایە خاصەتەن لەم زستانێشە تەنها ئەوەی بتوانێت هاوکاری کەناڵی پەیام بکات سەرمایەدارەکانن ئەو پەرلەمانتارانن کە بڕیارە 49 ملیۆن دینار وەرگرن داواکارن لەو پەرلەمانتارانش کە بتوان هاوکارێکی کەناڵی پەیاکە چونکە کەناڵی پەیام کەناڵێکە لەبەرەی خەڵکرایەت تەلەڤیزیۆنەکە بیهەری خۆی هەیە بەڕاستی کەناڵی پەیام وەکو هەندێک کەناڵ نییە تەنها لە بەرژەوەندی شەخصێک یا حیزبێکی دیاریکرا و قسە بکات لە بەرژەوەندی گەر قسەیەکا و لەبەرەی میلەتایە داواکارم لەو میلەتەش کە ئەوەی لە دەسەڵاتی و لە توانایە هەیە بتوانی هاوکاری بکات بەڵێ سپاس بۆ بەڕێستان کە نەتوانی هاوکاری تاکات چونکە بارۆزۆخی دارایی هاوڵاتیان لەوە خۆتان بزانن چۆنە بەڵێ من زۆر خۆشحام زۆر سەربەرزم بە کەناڵی پەیام چونکە خاوەنی بەرنامەی بەخشینە بەڵێ کە تاکە کەناڵە لە کوردستان کە بەرنامەی بەخشینی داهێنا کە نەخۆشێکی زۆر فەقیرێکی زۆر بێباوکێکی زۆر ئیسفادەیان یەک کردووە سوودیانە وەرگرتووە شڵا بەڵێ بەڕێستان کۆتا پەیوەندی ئەمەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوون بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان بەڕێزان ئەوەی کە گوێبیستی بوون بینەری بوون دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لە هەموو شار و شارۆچکەکان سەبارەت بە ئەم کەمپەینە بەو هیوایی کە کاتێکی خۆش بەڕێ بکەن خواتان لەگەڵ